بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕەوشی تەندروستی ڕۆژنامەنووس هێمن مامەن دوایەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەوڵێک هەبوو بۆ تیرۆرکردنی بەداخەوە لە نێو شاری سلێمانیدا گفتوگۆ دەکەین لەبارەی ئەوەی ڕێڕەوی لێکۆڵینەوەکانیش بەکیۆ گەشتون و ئێستا ڕەوشی تەندروستی چۆنە. کاک هێمن مامەدمان لەگەڵە. کاک هێمن سڵاوت لێ بێم کاتت باش، خۆشحاڵم کاوها ئەتبینین بە تەندروستیەکی باشەوە و ئێستا تەندروستیت بەرەو باشتر دەچێ. خۆت پێمان بڵێ تەندروستی چۆنە ئێستا؟ سڵاو لەبێ کاگەڕانکۆ، سڵاو لە سەرجەم کارمەندانی کورساتی ئەزیز و هاوڕێ و هەواڵم و سڵاو لە هەموو کوردێکی خاوەن ڕوومات لە هەرکوێی ئەم دنیاە دەژین. دیارە ئەمڕۆ هەفتەیەک تێپەڕ دەبێ بەسەر ئەم هەوڵە ناشرینە، ئەم هەوڵە تیرۆریەی کە بەرامبەر بە من کرا. سوپاس بۆخوا ئێمە کە لە مردنێکی حتمی گەڕاوینێتەوە. ئەمڕۆ هەفتەیەک بەسەر ئەم بارودۆخە تێپەڕ دەبێت. لەگەڵ ئێوە بەردەوامم، لەگەڵ ژیان بەردەوامم. ئەگەرچی ئازارەکە ئازارێکی سەختە، برینەکە برینێکی قوڵە، بەڵام لەو گەورەتر و مەزنتر نیشتیمان و خاک و ئازادی و قەڵەمە و ئەو چرایەی کە هاوڕێ و هەواڵان و ڕۆژنامەنووسم پێشتر کە بە خوێنی خۆیان هەڵیان کردبوو دەبێت هەوڵ دەین کە ئەم چرایە نەکوژێتەوە. بۆیە پێویستیمان بە پێویستی بە بەردەوامی ئێمە هەیە. بۆیە ئێمەش ئەگەرچی ئازارەکە سەخت بێ و برینەکە قۆڵ بێت، بەڵام گوێ پێ نادەین. دیارە ئەمڕۆ هەفتەیەک تێپەڕ دەبێ بەسەر ئەم ڕووداوە. نەشتەرگەریەکم بۆ کراوە لە سەرەتادا، هەڵە نەبووم دووەم ڕۆژی ڕووداوەکە بوو. گوتیان دەبێت تا 2 هەفتە ئەم بارودۆخە بمێنێتەوە، ئەم دامەزراوەیە بمێنێتەوە. دواتر نەشتەرگەریەکی ترم بۆ دەکەن و دەبێ پلاتن دابنێن لە چەند شوێنێک و بەنسبەت ئەو فیشەکەی کە لە هەناو ماماوە لە ئێستادا پێیان باش بوو کە وە خۆی بمێنێتەوە. ینی ئێستا فیشەکێک لە جەستەی تۆدا ماوەتەوە ئەوەی کە بەرهەناو بەرناوسکت کەوت. بەڵێ ئەوەی بەر هەناومیان هەولێری گوتنی بەر کلیم بەر کەلەکەم کەوتووە ماوە. کاگە من ئەمە یەکەم چاوپێکەوتنی میدیایی تێبا بڵین لەگەڵ کورساتدا لە دوایەوەی کە ئەو هەوڵە درا. ینی خۆشیش نییە، بەڵام پێم خۆشە بتگەڕێنمەوە بۆ ئەو چرکە ساتە ڕووداوەکە چۆن ڕوویدا. ستومانە ینی جارجار بۆ خۆت لێدوانت داوە، بەڵام ئێستا ئاوها جوازی لایەکە خۆت قسە بکەی بۆ بینەرانمان ڕووداوەکە چۆن ڕوویدا. بەڵێ دیارە سێشەمەی ڕابردوو من خۆم بەرنامەیەکی سیاسیم هەیە لە کەناڵی ئاسمانی ستێرێک تیڤی. کاتژمێردا لە نێو ماڵەکە چوومە دەرەوە، لە نێو ماڵی خۆمدا چوون بەرەو شوێنی کارەکەم نزیک فامیلی مۆڵ. لەوێ بەرنمەکەم پێشکەش کرد. بەرنمەکە زۆر جار ڕاستەوخۆ دەڕوات، دەبەرەوەی کاتژمێر 8 شەو بەرنمەکە دەڕوات، بەڵام ئەم ڕۆژە بەهۆی بەرنامەی ترەوە وای دەخواست کە بەرنمەکە ڕیکۆرد کەم یاخود پاکێج کەم. ئیتر بەرنمەکەم ڕیکۆرد کردووەمانە تا سعات 4 عەسر. لەوێ لە تەلەڤزیۆن مامەوە لەگەڵ کارمەندان و لەگەڵ هاوڕێیانم. دوا بە دوای ئەوە چەند هاوڕێیەک و هەواڵێکم لە تەلەڤزیۆن گوتیان دەردەچین، قرار وا بوو بچین بۆ ڕێکخراوی ئازادبوون لە باڵەخانەی مارکێتی زارا. ئیتر سێ هاوڕێ لەگەڵم هاتن، هاوکار و بەڵێن ئەوان لای سلێمانی پاڵاز دابەزین. دواتر من و هاوڕێ کاروان بە مەبەستی بەشداربوونی لە خولێکی کوردی لاتینی بەشداریمان کرد. بەداخەوە
یەکەم ڕۆژی خولەکە حەزم دەکرد بەردەوام بم لە بەرەوەی خولێکی زۆر گرنگ و پیرۆز بوو بەڵام شەمە کوێرەکان نیان هێشت بارخاڵ لە خولەکە بەردەوام بووین خولێکی خۆش بوو پرچێش بوو تا کاتژمێر هەفتی ئێوارە هەفتی ئێوارە باش لەوێ دەرچووین بۆ نانی ئێوارە حەزم کرد بڕۆن بۆ سەهۆڵەکە بەڵام دواتر گوتم من چەند شەوێکی تریش لە ماوەیە چوومەتە سەهۆڵەکە من بەڕاستی شەو ناچمە دەر شەوە ناچمە دەر بەوەی بارودۆخی ئەمنیمەوە بەڵام جارجارش برادەرانیان لە هاگەل هاوڕان و هەواڵان دەچینە دەرەوە بە تایبەتی لە وەرزی هاویندا لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو یەک دوو شەو چوون بۆ سەهۆڵەکە بۆیە ئەم جارە پێم باش بوو خۆشم دەوراتی ئەمنیم زۆر خوێندووە ئەو کاتێک کە لە هەولێر بووم با بڵێن ڕاهێنەری بیانی زۆر داهاتن کە چۆن ڕۆژنامە نووس خۆی بپارێزێ بۆیە ئەم ئێوارەیە گوتم بە ئەمڕۆ ئەم ئێوارەیە شوێنەکەم بگۆڕم نەچمە سەهۆڵەکە ئەوە بوو چوومە عقاری گەڕەشی عقاری کە خەڵکی سلێمانی و ئەوانەی کە سلێمانی بینی بێدەزان شوێنێکی قەرەباڵغە و زۆربەی ڕێستۆرانتەکان لەوێن ڕوون کرد لەوێ حەزم کرد بەڕاستی سیارەکە ڕاگرم لە جادە گشتیەکە لەبەرەوەی ئەوەی قەرەباڵغ بوو ڕووناک بوو و ئەم ماوەیش خۆم یعنی وەکو دەڵێ دڵم خەبەریدا بوو یعنی تارمایەک لەگەڵم دەژیا یعنی بەردەوام زۆر هۆشیار بووم بۆیە حەزم نەکرد ئۆتۆمبیلەکە ببەمە ناو کۆڵان بە تایبەتی ئێستا کۆڵانەکان زۆر تاریکن بەوەی ئەم پرۆژەی بەناو ڕووناچیەوە کە نرخەکەی ئەوەندە گرانە هاوڵاتی گڵۆپەکانی بەردەرگە دەکوژێنێتەوە بۆیە کۆڵانەکان تاریک بوو حەزم نەکرد بەڵام ناچار بووم ئیتر ئۆتۆمبیلەکەم ڕاگرت دواتر بێ ئەوە ناخۆش مەطعەمەکە یەکەم جار بوو چووم دیسان ڕێستۆرانت و مەطعەمی زۆر دەگۆڕم یەکەم جار بوو بچمە ئەو شوێنە گوتم با بچم بۆ ئێرە ئیتر بارخاڵ بێ ئەوە ناخۆش شیشێکە بابمان خوارد کە بەداخەوە لێیان کردین بە نانەکەم خوارد و هەر لەوێش سیر بوو وەکو گوتم یعنی ئەم ماوەی هەستەکان سیر بوو هەر لە نێو ڕێستۆرانتەکەدا دوای ناخواردن دەقێکی شعریم نووسی ناردم بۆ هاوڕێم ئەسکەندەر زرار شاعیر و نووسەر کە لە ئەوروپادا ژی و خەڵکی ئەولێرە گوتی بەڕاستی زۆر زۆر جوانە گوتم زۆر باشە با بگەڕێمەوە چی بوو دەخەکە کاگێ من دای دەبەز سیاسی بوو لە حقیقەتدا تێکەڵەیەک بوو لە سیاسی و سۆزداری ینی و باسی مردنی تێدا بوو باسی مردنی تیا بوو ماوە ئینشاڵە بەڵێ لەلات هەیە لە مۆبایلەکە بیخوێنیتەوە ئێستا توانی وەڵی مۆبایلەکەم هەتا ئێستا لە ئاساییشە مۆبایل و ئۆتۆمبیلەکەم بەوەی لێکۆڵینەوەی زیاتر بڕیار وایە ئەمڕۆ بۆمان بگەڕێنەوە ئیتر بزانین چۆن باشە بارحاڵ لە ڕێستۆرانتەکە دەرچووم گوتم با بگەڕێمەوە ئیتر باش نییە شەو لە دەرەوە بمێنمەوە کە گەڕامەوە بۆ لای ئۆتۆمبیلەکە هەستم بە نامۆیی زۆر دەکرد وەکو گوتم داخلی کۆڵانەکە بووم دیارە ئەوانە گروپێکی مافیایی گەورە بوون گروپێکی تیرۆریستی گەورە بوون تەنیا دوو کەس نەبوون لەبەرەوەی خەڵکی تریش لە دەرەوە لە ڕێگەی مایکەوە چاودێری منی کردووە ئیتر ئەوە لە ڕێستۆرانتەکە دەرچوو ئەوە هات نزیک بەوە ئیتر دەقە بە دەقە لەگەڵیان بووە کە گەیشتمە کۆڵانەکەم ماتۆر سکیلێک حەرەکەی کرد لەو سەرەوە کە حەرەکەی کرد یەکسەر گوتم ئەمە بۆ منە کۆنتڕۆلی سیارەکەم لە دەست بوو یەکسەر کۆنتڕۆلی سیارەکەم با بڵێن قفلەکەی کردەوە لە خەیاڵی خۆمدا گوتم دەچمە ناو سیارەکە بەسمەی سیارەکە هەڵدەکەم ئەگەر هەر دڵنیا بووم کە ڕوبەڕووی من دێن ئیتر من بە سیارە هەرچۆنێک بێ ڕوبەڕوویان دەبمەوە بەلایانی کەمەوە ملیان لێ دەنێم ڕوبەڕوویان دەبمەوە بەڵام ئەو مانتۆڕەکەی وەک دەڵێ زیاتر پێی لێنا و بەیەک ئاراستە بەیەکەوە گەیشتینە لای ئۆتۆمبیلەکە کاگێ من ئۆتۆمبیلەکەم کردەوە دەمانچەیەک شتێکی وات پێ نییە لەبەرەوەی دەزانی یعنی تۆ خۆت پێشتر بۆ نمونە تهدید کراوی چەندین جار هەڕەشەت لێ کراوە پێشتر لە هەولێر ینی وەکو حەزەر لایەنە ئەمنیەکان ئاگادار بکەیتەوە لەوەی کە بۆ خۆپارێزی
ینی هیچت پێ نییە تۆ؟ وڵی هاوڕێجان چەکی ئەمە قەڵەمە ینی بە حقیقەت ئەگەر چەکم پێ بووە دەمتوانی ڕوبەڕوویان بمەوە بەڕاستی بەڵام ئێمە چەکی ئێمە قەڵەمە ینی ڕاست باشە ئەوەی کە قەڵەمەکەی ئەم ڕۆژ بۆتە مۆبایل و تەکنەلۆجییا ینی قەڵەمەکەش هەرناوەکەیژینە مۆبایلەکەمانە هزر و نووسینە فکرە ڕامانە باشە کاگە من چیرۆکەکەیە بارخەڵ بەڵێ بەیەکەوە نزیکی سیارەکە بوون چاویشم هەر لەسەر ئەوان بوو لەبەرەوەی دڵنیا بووم کامە چونکە کە هاتن خۆیان پێچابەوە کڵاوێکیان لەسەر کرد بوو و ئێلەجی کرێکاری شارەوانیان لەبەر کرد بوو فسفۆڕەکە بۆ ئەوەی کەس گومانیان لێ نەکات ئیتر بەیەکەوە گەیشتینە لای سیارەکە هاوارێکی کرد ڕاستی تێ نەگەشتم هاوارەکە چی بوو هاوارەکەی کردو من چاوم لە سەریان بوو با بڵێن سیارەکەیم لە دەستە ڕاست بوو من چاوم لە سەریان بوو لە دەستە چەپ بەم شێوازە تەقەی کرد کە تەقەی کرد من ببوورە ناتوانم ئەمە بڵنکەم ئەمە بە نمونە دێنمەوە بۆ پارێزگاریکردن لەوەی کە فیشەک بەردڵ یان بەرسەرم نەکەوێ ئەمەم کرد بە دەڕە کردن بە دەڕە ئەوە بوو فیشەکەکە بەر ئێرەم کەوت بەر قۆڵم کەوت کە بەر ئێرە کەوت وامزانی کە دەستم بوو بە دوولێتەوە ئەوەندە ئازاری زۆر بوو دوا بە دوای ئەوە فیشەکەی دووەم بەرهەناوم کرد کە فیشەکی دووەم بەرهەناوم کەوت بەڕاستی زۆر ئازارەکەی زیاتر بوو وە خوێن چۆن بڵێم فەرقی ینی چۆن فیچخەی دەکرد کورد وا دەڵێ بەڵێ بەڵێ فیچخەی دەک ببوور خوێنەکە فیچخەی کرد بە زۆرێک یعنی زۆر خوێنەکەی فیچخەی کرد بەڵام من هەر لە خەیاڵی خۆمدا گوتم ئەم کۆڵانە تاریکە من خۆم لێرە نەکەوێنم باش بوو قاچیشم بەری نەکەوت بوو ئیتر دوو فیشەکی تریان تەقان بەرم نەکەوت بەڵام بەداخەوە بە سیارەکە کەوتووە قوربانی ئەوە بێ سوپاس بۆ خواکە ئەم دوو فیشەکەش بەرخۆم نەکەوت لەبەرەوەی خۆم لاداوەکو بڵێ خۆم نەوی کردووەمانە ئیتر ئەوان ڕۆیشتن و منیش هاوارم لێکردن وەرن ئێوە چێن و ئامانجم بوو کە لەم کۆڵانە تاریکە نەمێنمەوە چونکە ئەوان دڵنیا بووم دەگەڕێنەوە کە ئێستا بۆتان باز دەکەم ئەوە بوو کە گەیشتمە جادە گشتەکەی عقاری ئەوان دوو فیشەکی تریان ئاسمانی تەقاند بۆەوەی پشێوی دروستکەن خەڵک نێ بە فریامەوە کەسێک گوتی کاکێ من وریا بە ئەوە گەڕانەوە من لە بینی دوو دوکان وەکو مەخزنێک بوو چوومە ناو مەخزنەکە بەڵام سیرم کرد زۆر تاریک بوو گوتم لێرەش بە کەڵک نایەت لە مەخزنەش دەمکوژێت لە مەخزنەکەش دەرچووم کە دەرچووم بە ئاراستەی خەڵکەکە و قەرەباڵغیەکە و لای ڕێستۆرانتی کامەران ئیتر ئەوان سڵیان کردەوە و ڕایان کرد بەرەو لای پارچی ئازادی ئیدی دوا بە دوای ئەوەی ڤیددیوەیەکیش بڵاو بۆتەوە دەڵێم فریام کەون یان پەیوەندی بکەم بە ئامبۆلانس بەڵام خەڵکەکە تووشی حەپەسان بوو بەڕاستی و شتێکی شەیە دەڵێن ئەگەر زۆر جار پیاوەتی بکەی تووشی کێشە دەبی لەمانە بارخاڵ کەس نەداهات بەهانامەوە ئەوە بوو ئۆتۆمبیلێکات گوتی کاکە لە ڕای خوا وەرە من دەدگەینم دیسان گومانمە بوو ینی ئەمە ئۆتۆمبیلەش هەر ئەوان نەبێت گوتم تۆ چێ گوتی کاکە متمانەم پێ بکە لە ڕای خوا من دەدگەینم گوتم باشە متمانم پێدا ئیتر سەرکەوتم هەر بە بەردەم لەقی چواری ناپارتی نادیموکراتی کوردستان ناکوردستان ئیتر بەوێ داڕۆشتین گوتم بم بۆ نەخۆشخانەی سەفین گوتی نادەچین بۆ نەخۆشخانەی سمارت ئیتی گەیاندیمێ نەخۆشخانەی سمارت هۆڕنی لێدا بۆ ئەوەی کە پێشی چۆلکەن و ئەمانە من لێرەوە سوپاسی ئەم برا بەڕێزە دەکەم و دەخوازم کە بیدۆزمەوە باوەشی پێ بکەم و خەڵاتی بکەم ئیتر منی گەیاندە نەخۆشخانەی سمارت لەوێش گوتی کاکە من لە ڕای خۆی ئەمەم هێناوە گوتم کاکە بەڕێکەن هۆشم هەبوو گوتم کاکە بڕێکەون و سوپاس کاکە خوا خێرت بنووسێ و
ئیتر ماڵی نەخۆشخانەی سمارداوا بێت کارمەندانی ئەزیز لەوێ هەندێک شتیان بۆ کردم توانیان تا ڕادەیە خوێنەکە بوەستێنن دواتر برانی ئاسایش و ئەمبۆڵان ساتن لەوێ منیان گواستەوە بۆ نەخۆشخانەی شار لە نەخۆشخانەی شار هەندێک پێداویستی و پشکنین هەبوو منیان برد بۆ ئەنوەر شێخە لە ئەنوەر شێخە زارێکتر منیان گەڕاندەوە بۆ نەخۆشخانەی شار و هەرزوو گوتیان پەنجەی مۆبایلەکەت بکەوە کەسێکی نزیک ئیتر مامۆستا هەرێمی هاوڕێم پەیوەندیان پێوە کرد دوایەوەی کە پەنجەمەری مۆبایلەکەم کردەوە چونکە من کەس و کار و دایکم لە هەولێرن بەڵام خۆشبەختانە کوردانی خاوەن ڕوومەت لە سلێمانی کەسی منن ئەوان پێش دایکم و کەس و کارم هاتن چونکە خۆتان دەزانن نێوانی نێوان هەولێر و سلێمانی نزیکەی 2 سەعات و نیو 3 سەعاتە ڕاست ئیتر خەڵکی سلێمانی فریام کەوت داوای لێبوردن دەکەم کە بوومە مایە عزیەتی ئەوان بەڕاستی ئەوەی ئەوان لەگەڵ ئێمەیان کرد لەگەڵ خانەوادەکەی منیان کرد گەورەییان لواند سپاس بۆ هەموو شتێک ئیتر هێز ئەمنیەکان بە بەردەوام ماوەی 4 ڕۆژکە لە نەخۆشخانە مامەوە بۆ پاراستنی ئەمنیەتی من بە بەردەوام تیم بە دوای تیم لەگەڵمان بوون کارمەندانی نەخۆشخانەی شاری ئەزیز لەوێ زۆر لەگەڵمان ماندوو بوون و پشکنینی یەکەمیان بۆ کردم ئەم دامەزراوەیان دانا گوتیان تا 2 هەفتەی تر دەبێ بمێنێتەوە و فیشەکەکەی هەناوم گوتیان با بمێنێتەوە وەک دەڵێ چاچی مەکە با خراپ نەبێ دەستکاری نەکەی باشترە لە ئێستادا فیشەکەکەی ناو هەناوم ماوە و پەنا بەخوا ئینشاءڵڵا دوای 2 هەفتەی تریش نەشتەرگەریم بۆ دەکرێت بۆەوەی پلاتن بۆ دەستم دابدرێ باشە چونکە بەڕاستی ئەو فیشەکانەی کە بەر من کەوتووە فیشەکی زۆر ترسناکەن دوایەوەی کە ئامانجەکەی دەپێکێ لە ناوەوە جارێک دەتەقێتەوە کاگە من سواز بخوا کە ئێستا سەلامەتی ینی دوای ئەو فیشەکانە وەکو خۆت وتر ئێستا ئاوا کە دەبینین قسە دەکەی و دانیشتوی لەگەڵێمەدا ئەمای خۆشحاڵەیە کە سپاس بخوانی سەلامەتی و بەم شێوازە بە زیینوێتی و بە ساغی دەبینین ئێمەش ئیرادەمان بەهێزە ئەگەر ئیرادەم بەهێز نەبووە بەڕاستی لە شوێنی خۆم بکەوت بام ئەوان دەگەڕانەوە لەم کۆڵانە تاریکە ئەو فیشەکانەی کەما بوو باشە بەسەریان دەنام و ئیتر کۆتاییان پێدێنام چونکە لە ئەطرافەکە دەڵێ ئێمە هاتوین بۆ کوشتنی هێمن مامەن ئەوان نهاتوونە بۆ بریندارکردنی من دەڵی هاتوون دوعاکانی سلێمانی نەبوون ئەمان کاگە من بەپێی بەیاننامەکەی ئەنجومەنی ئاسایشی سلێمانی دەڵێ خەڵکی بنەسڵاوی هەولێرن و لە بەیاننامەکەدا باز لە دەستگیرکردنی 2 کەس دەکرێت بەڵام ئەمە سەرەتا بوو ئەم بەیاننامەیە بەپێی زانیاریەکانی من ئەم گروپە ئەم تۆڕە زۆر گەورەتر بوونە و لە نێو ئەمەدا تۆڕی تری شەن ئەو تۆڕی کە لە سۆشیال میدیا و لە میدیا دێن چاواشەکاری بڵاو دەکەنەوە دێن پەنجەی تۆمەت بۆ لایانی تری ئەم سنوورە دروست دەکەن دێن چاواشەی ئەوە دەکەن کە گوایە ئەم بابەتە سیناریۆیە ئاخر بەدڕەوشت کە سیناریۆی بەمەرجی خۆی کردووە ئەوە ئێوە بوون کە سەردەش عوسمانتان تیرۆر کرد و دواتر سیناریۆتان بۆ دروست کرد ئەوە ئێوە بوون شەید وەداد حوسێنتان تیرۆر کرد و دوایی سیناریۆتان بۆ دروست کرد ئەوە ئێوە بوون شکری ڕێکانیتان شەید کرد دوایی گوتان بەراز پەلاماری داوە بەڵام منەمانزانی بەرازی 2 پێ بوو یان بەرازی 4 پێ کاگە من جەنابەت ساڵان بۆ نمونە کە لە سلێمانیت ئەوە چەندێکە ینی قسە دەکەی ڕەخنە دەگری ڕەخنە لە سیستەمی سیاسی دەگری یانیەوە تەنا ڕەخنەکانت لە یەک لایەن بن وەکو ڕۆژنامە نووسێک ڕەخنە لە دەسەڵات دەگری ینی لە دەسەڵاتدا ئەم پارتیە نەمێکێت قەت لەم سنوورە کێشەی ئازادی وتن و ئەوەت بۆ دروست بووە ینی کەس پێت بڵێ قسە مەکە ینی هەڕەشەت لێ بکرێ چونکە زۆر جارەوە ماوەیە کە دەوترێ ئازادی نییە و ڕێگە لە ئازادی وتن دەگیرێ و کەس لەسەر ڕەخنە پێی وتراوە ڕەخنە مەگرە دیارە من بە ئەسڵ باب و باپیرم خەڵکی با بڵێن باو و دایکم باب و باپیرانم خەڵکی ئەو لێرن
لە ساڵی 1956 مامەندی باوکم لە هەولێر لەدایک بووە و من هەموو خاچی کوردستان بە ماڵی خۆم دەزانم بەڵام من ماوەی 5 ساڵ و 4 مانگە لە سلێمانی دەژیم بەهۆی ئەو سکاڵانەی کە ژمارەی سکاڵەکان 38 سکاڵایە لەلایەن پارتی و بەرپرسانی پارتیەوە لەسرم تۆمار کراوە و چەندین جار دەستگیر کراوم و 38 ئەمر قەبزم هەیە و منع سەفەرم هەیە یعنی تەعمیم کراوە بۆ هەموو شوێنێک گشتگی کراوە بۆیە شاری باوواپیرانی خۆم جێشتووە ماوەی 5 ساڵ و 4 مانگە لە سلێمانی ئەزیز دەنیشم و هەرگیز ڕۆژێک هەستم بە غەریبی و بە بێتاقەتی نەکردووە لەم شارە و هەمیشە بە شاری خۆم زانیوە بۆ من هەولێر و سلێمانی و قامشلی و سنە و کەرماشان و ئامەد هەموو یەک شتە و لەم شارەدا هەمیشە بە ئارامی ژیاوم و هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان کەس بە منی نەگوتووە نابێ تۆ لەم سنوورەی تو ئێمە داڵدەمان داویت و تۆ دەپارێزین نابێ ڕەخنەمان لێ بگری و زۆر جار بەعکسەوە گوتویانە کاکە با نەڵێن هەر ڕەخنە لە پارتی دەگرێت لە ئێمەشی بگرە تۆ ئازادیت شاری خۆتە تۆ کەسی ئێمەی سلێمانی بۆ من شارێکی ئارام بووە و کەس و کارم هەمیشە هەستیان بە ئارامی کردووە کە کوڕەکەیان لە هەولێری داگیرکرا و ڕزگاری بووە لە سلێمانی بە ئازادی دەژیت و هەرگیز ڕۆژێک کەس بەمنی نەگوتووە بەڵام ئەم هەڕەشە و پلانانەی کە هەبووە لە ماوەی ئەم 5 ساڵ و 4 مانگە بەردەوام هەبووە لە هەولێر هاتووە لە وڵاتانی ئیقلیمی هاتووە ئەم هەڕەشانە بەڵام هەمیشە ئەوەی کە بە من گوتراوە وریای خۆت بە مەسەلەن شەوان کەمتر دەرکەوە پلان هەیە لە دەرەوەی سلێمانی پلان هەیە مەسەلەن لە وڵاتانی ئیقلیمی بەڵام ئەوەی کە جێگەی پرسیارە بۆچی من 5 ساڵ و 4 مانگە لە سلێمانی دەژیم لە ماوەی ئەم دەڕۆژە ئەم پلانە جێبەجێکرا بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 22 ئاب بۆچی ئەم پلانە جێبەجێکرا ئەمە جێگەی پرسیارە وەڵامەکەشی ئەوەیە پلاندا ڕێژەرانی پشت ئەم پلانە پلانسازانی پشت ئەم هەوڵە تیرۆرەی من ئەوە بوو ویستیان سلێمانی ناشیرینکەن ویستیان ئامانجی خۆیان بپێکن ویستیان هەم من تیرۆرکەن و هەمیش یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمە بەداخەوە حقیقەتێکی تاڵە کە ئیدوو ئیداری و ئەم سنوورە لە ژێر هەیمەنەت و قەڵەمڕەبی ئەودایە ئەوە بکەن و ئەوەشیان کرد لە سەرەتادا لە سۆشیال میدیا و لە میدیا ئەوەیان کرد ئەمە یەکێتی خۆی لێ بەرپرسیارە و یەکێتی دەوێت لەم ئانوساتە ئەمە بکە بەڵام ئەوەی کە بەرسڤ و وەڵامی ئەم پلانەی دایەوە وەڵامی ئەم تۆمەتی داوە ئەوە بوو کە لە ماوەی 2 ڕۆژ ئەنجومەنی هێزەکانی ئاسایشی یەکێتی یان هێزەکانی ئاسایشی سلێمانی لەم سنوورە توانیان 2 سەرنشین کە شوفێری ماتۆڕەکە و تەقەکەرەکە بوو دەستگیر بکەن هەڵبەت من ئاگادارم کە بە چ ماندووبوونێک زیاتر لە 800 ماتۆر دەستگیر کراوە بە سەدان کامێرا لێ دراوەتەوە هەوڵێکی زۆریان دراوە و خەڵکی تریش دەستگیر کراوە کە ژمارەیان زیاترە لەم 2 کەسە بەڵام بەداخەوە 2 کەسیان ڕایان کردووە یعنی لەم گروپە گەورەیە تەنها 2 کەسیان ڕایان کردووە بۆ هەولێر ئەمە دیسان پرسیارە بۆچی ئەوانەی کە هەڤاڵان و هاوڕێیانی ئێمە کوردانی وڵات پارێز لە ساڵانی تر لە کەلار لە سلێمانی تیرۆر کرد ڕایان دەکرد بۆ هەولێر و لەوێ داڵدە دەدران ئەی ئەو کەسەی کە هەوڵی تیرۆرکردنی دکتۆر غاڵبیدا بۆ چووە هەولێر و لەوێ داڵدەیاندا ئەمە جێگەی پرسیارە بەڵێ کاگە من سپاس دەکەم خۆشحاڵین کاوە ساغ و سەلامەتی ئەوە دەتبینین کە دوای هەوڵی تیرۆرکردنت ینی بۆی کە بتکوژن بەڵام ئێستا سپاس بۆ خۆیانی کە
بە ژیانەوە لی دەرچووی بە ئەوها دەتبینین تەندروستیت باشە بەی وایەوە هێروا ساغ و سەلامەت بی دەزانین ئازارە دێ هێشتا ماندوویت پشوویەک بدە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بۆ گێڕانەوەی ڕووداوەکە لە ئیرادەیەکی باشی بە من داوە سپاس بۆخوا کە ئیرادەیەکی باشی بە من داوە لەسەر پێی خۆمم و سپاس بۆ ئێوەی ئەزیز کاگرانکۆ بۆ ئەم هەواڵ و هاوڕێیانەی لە پشکامێڕەوەن ماندوون کردن و سپاس بۆ سلێمانیانی ئازیز بۆ هەموو کوردێکی خاوەن ڕوومەت زۆر سپاس کاکێ من خۆشەویستان ئەمە بەردەوامە بین لەگەڵ ئێوە لە دوای شوێکی کوردی نەخستن